سڵاو ڕێز و خۆشەویستی لە سیتەکی خۆشەویستەوە سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو خۆشەویستان و ئازیزان. بەڕێزان پشت بەخوای گەورە ئەم مەرهەمەمان کردوتەوانەیە لە سیتەکی خۆشەویست شێشخانە و کەبابی عیفانی وەسەمحەوە لە خزمەتانایە. بەڕێزان ئێمە وەکو دەستپێکمان نیازمانە بۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان کارەکەمان بکەینەوە، بەڵام نیەتی ئێمە ئەوەیە کە خزمەت یەکەم ڕۆژ بەو مناڵی خانی سەرپەرشتیارانە بکەین لەگەڵ ئەو بەڕێزانی کە شەو ڕۆژ ماندوونە ناسانە ئەو ڕێگایانەمان بۆ خواکەنەوەوانێ و خزمەتی ئێماکەن. ئێمەش بڕیارماناوە دەی سێ لەبەر حرمەتی ئەوان کارەکانیان لە دەی سێ ئاگۆچیە کە ئێمە میوانداریان بکەین لە دەی سێ ئێمە افتتاحی مەطعەمەکەمان نەکەینەوانێ بە دەستوپەنجەی ئەو ژینگە پارێزانە ئەو مناڵە فەقیرانی کە لە خانەی سەرپەرشتیارە هیوادارین توانین خزمەت لێ بکەین.